ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کە چیان پێ دەدرێ؟ خوای گەورە دەفەرمێ وەئەمدەدناهم بفاکیهة ولحم مما يشتهون ولحم طير مما يشتهون. هەرچی جۆرە خواردنێک، میوەیەک، گۆشتێک، گۆشتی تەیر باڵندە پەلەوەر، تەمان گۆشتی باڵندە ئێمە بە کەمی دەستمانەکەوێ، باڵندە گۆشتی تایبەتە، تۆ بڕۆ چۆلەکەی بخۆ، سوێسکەی بخۆ، شتێ بخۆ، کەوێ بخۆ، تامێ تایبەتی خۆی هەیە، بەڵام ئێمە هەموو کات دەستمان ناکەوێ، مەگە کەسێ ڕاوچی بێ دەستی کەوێ، نا لەوانەیە خەڵکی بە چەندەها ساڵ نەیخوا. بەڵام لە بەهەشتا گۆشتی باڵندەکان پەلەوەرەکان دەخۆی ئەوەی کە حەزت لێتی، وەکو دنیا نییە وڵا کە هاوین قەدەغێ نابێ قاز و قەل بخۆی، ئەو شتانە نییە. لە بەهەشتا ئەوە نییە، هەموو شتێک پاک و خاوێن و بۆنی ساردی و ناخۆشی لێ نایە. ئەهلی بەهەشت هەر جۆرە میوەیەک بیانەوێت دەیخۆن، یعنی بیهێنە بەرچاوی خۆ، تۆ لە بەهەشتێکای کۆشک و تەلارەکانت هەمووی ئاڵتوونە. ئەم جا دارت هەیە، پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم، یەک دارێک لە بناو باخەکەی تۆدایە کە خۆ ئەزانێت چەندەها ملیۆن دۆنمە بێت. ئەم دارە یەک دارێکە لە بەهەشتا 70 جۆر میوەی گرتووە، 70 جۆر. تۆ دارێک تێ بە 4-5 جۆر میوە بگرێ، لەوانەیە خەڵک بێنی بۆ سەیریکە. 70 جۆر میوەی گرتووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕەنگ و تامیان لە یەک ناچێت. ئەم 70 میوەیە هەرێکی تامێک و ڕەنگێکی هەیە، هەرێکی شێوەیەک و قەبارێکی هەیە. ئەمە ئەهلی بەهەشتە، ئەمە خواردنی ئەهلی بەهەشتە. میوە هەر جۆرە میوەیە حەز لێی بێ، هەر جۆرە گۆشت و پەلەوەرێک کە ئیمامی ئەبوو دەردا باسێکە ڕەزای خوا لێبێت لە ئەسەرێکی صەحیح داهاتووە، ئەفەرمێ حەزت لە هەر باڵندەیەک بێ، ئاوا دەیبینی لە ئاسمان لە بان دارەکان دەیبینی، هەر حەزت لێ بە یەکسەر بە برژاوی بە کوڵاوی تێ بەردەمت، چۆن حەزت لێ بێ لە بەردەم تا حەزرە بێ. خوایگان ئەو باڵندە حەزەکەم بیخۆم، یەکسەر لە بەردەمتایە. ئەوە ڕێزی خوایە بۆ ئەهلی بەهەشت. قوتوفها دانیە، دەفەرمێ دارەکانی بەهەشت لقەکانی نزمە، شۆڕ بۆتەوە. زانی بۆچی؟ زانان دەفەرمون لەبەرەوەی ئەهلی بەهەشت یەکسەر بە ئاسانی دەستی بۆ بەرێ. ئەوە ڕێزی خوایە بۆ کەسێک کە ئەهلی بەهەشت بێ، بۆ کەسانەی کە لە دنیادا خۆیان ماندوو کردو. ئەهلی بەهەشت ئەوە نییە مام حاجڵێن بەهەشتین، ئەهلی بەهەشت ئەوەیە کە خوا بڕیاری لەسەر بدا کە تۆ بەهەشتیت. ئەمە خواردنی ئەهلی بەهەشت. بەڵام ئەهلی دۆزەخ خواردنیان چییە؟ خوای گەورە دەفەرمێ لەیسە لەهم طعام إلا من ضریع. خواردنیان نییە ئیلا ضریع نەبێ، کە دڕکی حوشتر خواری پێڵێن. دڕکێکە کە باس کراوە کە ئەی خۆی نە لە قورگت دەچێتە خوارەوە، نە لە قورگیشت دەرەچێت، گیر ئەخوا. دڕک لەکوێ و میوە لەکوێ، دڕک لەکوێ و گۆشتی باڵندە لەکوێ؟ دەی خوای گەورە دەفەرمێ فإنهم لآكلون منها فمالئون منها البطون. ئەهلی دۆزەخ لە زەقوم دەخۆن. زەقوم چییە؟ دارێکی زۆر تاڵە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یەک تکێ یەک قەترە لە داری زەقوم بێتە سەر دنیا، هەموو دنیا فەسادەکە، هەموو دنیا تێکەدا، هەموو بەحرەکانی دنیا تێکەدا. ئەبێ حاڵی کەسێک چۆن بێ کە داری زەقوم بەروبوومی داری زەقوم بخوات. خواردنی ئەهلی دۆزەخ زەقومە، دڕکە، چڵکا و زووخاوە. کامیان هەڵدەبژێری بۆ خۆت؟ هەڵی بژێرە ئەمڕۆ بڕیار بدە و خۆت یەکلاکەرەوە بۆ خوای گەورە.